لە درێژەی ناڕەزایەتیەکان دژی سزادانی چالاکان و ڕۆژنامەنووسانی بادینان لەلایەن دادگای تاوانەکانی هەولێرەوە بەشێک لە هاوڵاتیان و چالاکانی مەدەنی و پارێزەران لە پارێزگای هەڵەبجە و کەلار و چەمچەماڵ گردبوونەوەیان ئەنجامدا. گردبوونەوەکەی هەڵەبجە لە بەردەم دادگای شارەکە بەڕێوە چوو. تیایدا یاداشتێک خوێنرایەوە. لە بەشێکی یاداشتەکەدا هاتووە ڕۆژێک لە ڕۆژان دەسەڵات سزای ئەو هەموو نادادی وستەمەیان وەردەگرنەوە کە بەرامبەر گەل و خەڵک کردویانە. بە دەنگێکی زڵاڵ بە دادگاستەمکارەکەی ئەم هەرێمە دەڵێن ئەگەر داواکردنی ماف و ئازادیەکانی گەلەکەمان تاوان و سیخوڕی و تێکدانی ئاسایشی نیشتیمانی بێت، ئەوە نەتەنها ئەو پێنج کەسەی کە دوێنێ سزای زیندانیان بەسەردا سەپێنراوە، بەڵکو هەمومان تاوانبار و سیخوڕ و تێکدەرین و فەرمون دادگایی و زیندانیمان بکەن. بەڵام دڵنیابن کە ڕۆژێک دێت ئێوەش لە دادگای دادپەروەرانەی گەلەکەماندا خۆتان دەبیننەوە و سزای عادیلانەی ئەو هەموو ستەم و گەندەڵی و یاساشتێنی و بێدادیەتان وەردەگرنەوە. هاوکات گردبوونەوە لە کەلار و چەمچەماڵیش بەڕێوە چوو. چالاکان و ڕۆژنامەنووسان و هاوڵاتیان بڕیارەکەی دادگایان بە سەیر و سەمەرە ناوبرد، هەر وەک ئاماژیان بەوە کرد کە بەم بڕیارە ئەوە سەلمێندا لە هەرێمی کوردستان دادگا و داواکاری گشتی سربەخۆ نین و حیزب تەواو باڵادەستە بەسەر بڕیارەکانی دادگادا. طبعا لێرانە داواکاریەکانی ئەمە لەگەڵ داواکاریەکانی مامەسایانی ناڕەزی بادینانە هەمان داواکاریە، بەڵام شێوازی مامەڵەکردنەکان جیاوازیەکی زۆریان هەیە. ئەوە تا دەبینین بە چاوی خۆمان دەبینین تۆمەتی گەورە گەوریان بۆ دروستکراوە کە ئەوانیش تەنیا داواکاریەکانی وەکو ئێمە بوو لەسەر ماف و موچە و ئەو بژێوی ژیانی خۆیان بووە. کاتێ دادگا و دادوەرەکان بڕیاری سەرۆک حکوومەتێکی شکست خواردوو تۆتالیتار جێبەجێەکەن، نیشتیمانە بێتە دۆزەخێک بۆ پیاوە پاکەکان و بێتە بە هەشتێک بۆ دز و قاچاقچیەکان. لێرەوە بەسەرانی دەسەڵاتەڵێن بڕیاری زیندانیکردنی شێروان و هاوڕێکانی مای قبولکردن نییە، هیچ سەبێک تا کۆتایی ناچێتە سەر. لە کۆتایە ئەمانیش داهاتویان هاوشەی عەلی عەبدوڵڵا ساڵح و قەزافی و سەدامی گۆڕبەگۆڕە بێ. بەڕێزان ئێمە چاوەڕوانی ئەوەمان دەکرد بەلای کەمەوە دادگا بە زووترین کات ئەو چالاکەوان و ڕۆژنامە دەستگیرکراوەکانی دیکەی سیاسی پارێزگای دۆک ئازاد بکات و تەنانەت داوای لێبوردنیشیان لێ بکات، چونکە بەبێ بەڵگە دەستگیر کراون و هیچ تۆمەتێکیان بەسەردا ساغ نەبووتەوە. بەڵام بە پێچەوانەی پێشبینیمان دادگای هەولێر سزایەکی یاسایی و نامرۆیی و دوور لە بەهاکانی دیموکراسی و دادپەروەری سەپاند بەسەریاندا. هەروەها نیشانەی پرسیاری لەسەر ئازادی ڕابدەربڕین لە هەرێمی کوردستان دانا و بووە هۆی شێواندنی ناوبانگی هەرێمی کوردستان. ئەم بڕیارە ئەوە نیشان دەدا کە لە هەرێمی کوردستان دادگا سربەخۆ نییە و حزب دەتوانێت کاریگەری تەواوی لەسەر بڕیارە گرنگەکانی دادگا هەبێت. ڕۆژی 16 ئەم مانگە دادگای دوی تاوانەکانی هەولێر سزای 6 ساڵ زیندانیکردنی بەسەر 5 چالاک و ڕۆژنامەنووسی بادیناندا سەپاند. ئەو بڕیارەش ناڕەزایی و تووڕەبوونی بەرفراوانی لێکەوتەوە. جارێکتر سوپاسانەکەم